ئامێری ئاشکراکردنی درۆ بابەتی بەوردیە هونەر ئەحسان پێشکەشتانی دەکات. بەڵە شوان ئێستا وردەکارەکەی بۆ خۆی دەخێنە ڕوو. فەرموو. ئەگەر بەرامبەرەکەت لە وەڵامی پرسیارێکی تۆدا قسەیەکی ناڕاستی کرد، ئەوە دەتوانیت لە ڕێگەی ئامێرێکەوە بۆ دەربکەوێت کە قسەکەی ڕاستە یاخود ڕاست نییە. پۆلیگراف ئامێری دەرخستنی ڕاستیەکانە. دەزانیت ماوەی چەندین ساڵە هەندێک وڵات و دامەزراوەی ئەمنی بەکاری دێنن، بەڵام هێشتا نەگەیشتووەتە زۆرینەی جیهان و بەلای بەشێکی خەڵکەوە نامۆیە. ئەم ئامێرە لە ساڵی 1878 لەلایەن ئەنچێلۆ مۆسۆی فیزیانەسی ئیتاڵیەوە دروست کراوە. دوای 17 ساڵ لە دروستکردنی و بۆ یەکەم جار لە ساڵی 1895 بەکارهێنراوە. ئەم ئامێرە لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا شێوە و کوالێتی و نرخەکەی گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئامێری دەرخستنی ڕاستیەکان سێ جۆری هەیە. جۆرێکیان ڕاستەوخۆ پەیوەندی بە مێشکەوە هەیە. جۆرێکی دیکەیان ڕاستەوخۆ پەیوەندی بە خوێنەوە هەیە. جۆری سێمیشیان ڕاستەوخۆ پەیوەندی بە دەمارەکانی چاوەوە هەیە. بە پێی زانیاریەکانی چەند سەرچاوەیەک شێوازی بەکارهێنانی ئەم ئامێرە لە ڕێگەی ژماردنی ڕێژەی هەڵمژینە لە کاتی هەناسەداندا، واتە ئامێرەکە بەکاردێت بۆ پێوانەکردن و تۆمارکردنی شێوازەکانی هەناسەدان. ئەم ئامێرە بە پێی کاتژمێرەکانی شێوازی کارکردنی نرخەکەی دەگۆڕێت بە شێوەیەکی گشتی نزیکەی $2000. وڵاتانی ئەمریکا و ئیسرائیل، ژاپۆن و کەنەدا دیارترین ئەو وڵاتانن کە ئەم ئامێرە بەکاردەهێنن. لە ئێستادا لە هەندێک دامەزراوەی حکومی و کۆمپانیای وڵاتان بەکاردەهێنرێت. کاتێک کەسێک لە دەستگایەکی ئەستێر و گرنگی وڵات دەبێتە کارمەند، ئەوە کەسەکە دەنێرنە شوێنێکی دیاریکراو کە ئەو ئامێرەی تێدایە بۆ ئەوەی تاقیکردنەوەی پێ بکرێت و ئەگەر سەرکەوتوو بوو لەو تاقیکردنەوەیە ئینجا دەتوانێت ببێتە کارمەند لەو دامەزراوەی حکومەت کە داوای کردووە. بۆ نمونە دەستگای FBI ئەمریکی ماوەی چەندین ساڵە ئامێرە بەکاردەهێنن. کاتێک کەسێک لەم دەستگامنیە وەردەگیرێت، یەکێک لە مەرجەکانی دەبێت سەرکەوتوو بێت لە تاقیکردنەوەی ئامێری دەرخستنی ڕاستیەکان، چونکە ئامێرەکە بە شێوەیە کار دەکات. ئەگەر کەسێک کاتێک چاوپێکەوتنی دەبێت بۆ ئەوەی ببێتە کارمەند یان هەر کەسێک لە کاتی لێکۆڵینەوەکاندا هەر قسەیەکی ناڕاستی کرد، ئەوە یەکسەر لە ڕێگەی ئەو ئامێرەوە ئاشکرا دەبێت کە قسەکەی ڕاستە یاخود ڕاست نییە. هەرچەندە لە ساڵی 1983 ڕۆناڵد ڕێگانی سەرۆکی پێشووی ئەمریکا ڕێنمایی بڕیاری یاسایشی نەتەوەی 84 دەرکرد کە ڕێگەی بە هەموو ئاژانسە فیدراڵەکان دەدا ئامێری دەرخستنی درۆکردن بەرامبەر کارمەندەکان بەکاربێنن. ئەگەر هاتوو زانیاریەک بە شێوەیەکی نهێنی برابێتە دەرەوە، بەڵام دوای کەمتر لە 3 مانگ بڕیارەکە هەڵوەشایەوە. ئێستا جارێکی دیکە پێشنیاز کراوەتەوە ئەم ئامێرە لەلایەن کارمەندانی کۆشکی سپیەوە بەکاربێنرێت بۆ زانینی زانیاری لەسەرەوەی چۆن هەواڵەکانی کۆشکی سپی دەدرێت بە ڕاگەاندنکارەکان یاخود بۆ دەرەوەی کۆشکی سپی دەڕوات، بەڵام هێشتا پەسەند نەکراوە. سەرباری هەموو ئەوانەش بەڵام هەندێک وڵات و دامەزراوە تا ئێستا متمانەیان بەم ئامێرە نییە و بەکاری ناهێنن و پێیان وایە
ناتوانێت 100% ڕاستیەکان وەک خۆی ئاشکرا بکات. بەڵە شوان تا چەند پێویستە ئامێرێکی لەم شێوەیە لە هەرێمی کوردستان و عێراق بێ؟ هونەر من سەرەتای گەرمەهاڵ ئاماژەم پێدا کە تەنها لە فیلم و لە پرۆگرامەکانە پرۆگرام جیانەکانە ئەمەم دیوە پێم وایە بەشێکیشی نازانستیە بەڵام بوونی ئەمە گرنگە بەوەی کە مادەم بەشێک لە ڕاستیەکان دەرەخەڵەگە بەشێکیش بێت پێم وایە شتێکی باش شتێکی گرنگە هەبێت لە دنیادا لە لێکۆڵینەوەکانیشدا بەکاردێنێت بۆ تۆمەتبارانیان بۆ کەسێک کە تاوانی کردێت چکە دوجار ڕاستەکان ئاشکرا دەکات پێم وایە هەبێ باشە نازانم تا چەند لێرە بەکار هاتووە ئەگەر بەنهێنیش بێت کەسێک بەکاری نابێت. سپاس.